لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا لا إله إلا الله وحده نصر عبده وأعز جنده وهزم الأحزاب وحده. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام، زۆر خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست لە تەوەرێکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتی ئەوەی ئازیز و زێدە خۆشەویست گەیشتینەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەڵقەی ئەم جارە تایبەتمەندیەکی پێوە دیار ئەبێت ئینشاءالله. ئەویش بریتیە لە باسوخواستێک گوزەرێک بەنێو ئەم ڕۆژە پیرۆزانەی نۆمینەی حاجیان، هەروەها دەڕۆژی سەرەتایی مانگی ذوالحیجە کە ئەم ڕۆژانە خۆی لە خۆیان فەزل و پلەپایەکی زۆری هەیە. ئەمڕۆ ئینشاءالله بە میوانداری مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست جەنابی مامۆستا سەلیم شوشکەیی لە شاری سلێمانیەوە لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستە بین. جەنابی مامۆستا بەخێر بێی بۆ ستۆدیۆکانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ بەرنامەی باسوخواست. زۆر خۆشحاڵین. سەلامەتتان کە سوپاس دەکەین. مامۆستا، لەوە دەست پێکەم، هەستی جەنابەت چۆنە لەم ڕۆژە پیرۆزانە کە ئێمە ئێستا بە ڕۆژانی حەجی پیرۆز و ڕۆژانی پڕفەڕ و بەرەکەت تێئەپەڕین، ئەویش ڕۆژانی عەرەفە و نۆمینەی حاجیانە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله على إحسانه والشكر له على توفيقه وامتنانه، وأصلي وأسلم على سيدنا وحبيبنا محمد الداعي إلى رضوانه وعلى آله وأصحابه وإخوانه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی مسلمانانی کوردستان دەنێرین. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەمولایە قبوڵ فەرمێ. بەتاکید ئەو دەڕۆژانە وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی کرد و سوێندی پێ خواردوون دەفەرمێ وەلفەجر وەلەیالین عەشر. ئەو دەڕۆژانە گەورەترین دەڕۆژن لە تێکڕای هەموو ڕۆژەکانی ساڵ. طبعا زانان دەفەرمون نۆیەمینی حاجیان کە بە ڕۆژی جەژنەوە دەبێتە دەڕۆژ بە تێکڕای هەمویان، حتا عولەما دەفەرمون لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەجر و پاداشتیان زیاترە، خێری زیاترە. خوای پەروەردگار چەند کاتێکی داناوە بۆی کە ئینسان زیاتر لە ئەو نزیک بێتەوە و فلتەرێکە و وێزگەیەکە بۆ خاوێنبوونەوەی ئینسان لە ژەنگ و ژاڵی مەعسیەت و تاوان. ئینسان خوای گەورە دروستی کردووە، بەڵام جۆرێک لە عەجولیەتی پێوەیە، باتە بەرەو گوناح دەڕوا، بەرەو تاوان دەڕوا، سەرپێچی دەکا. خولیق الئینسان عەجوولە ئین النەفسە لەئەمارەة بالسوء. بەو شێوەی ئینسان تاوان دەکا، گوناح دەکا. کۆمەڵێک وێزگە هەن، کۆمەڵێک فلتەر هەن کە ئینسان خوای پەروەردگار نیعمەتێکە لەگە بەندەکان کردوێتی تاوەکو بەو وێزگانەدا بڕوا و خاوێن بێتەوە. یەک لەوانە ئەو دەڕۆژانەیە، هەروەکو مەسەلەن بەیانیە کە دووشەممەیە و ڕۆژی پیرۆزی عەرەفەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی فەزل و گەورەی ئەو ڕۆژەمان بۆ دەکا، دەفەرمێ أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده.
تەمەنا دەکەم لای خوای پەروەردگار کە گوناهی ساڵێکی ڕابردوو بسرێتەوە و ساڵێکی داهاتوش بسرێتەوە. ئەو ڕۆژە سونەتە کە مسلمانان لەسەر تاسەری هەموو دنیا بە ڕۆژوو بن جگە لەوانەی کە لە حەجن. طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕۆژوو نەبووە ئەوانەی کە حەج لەوێ لە عەرەفە ڕادەوەستن سونەت نییە بۆیان بە ڕۆژوو بن. حتا وەکو سەحابەکان لێیان بۆ کێشە لە بینی خوانێک دەیگو پێغەمبەر بە ڕۆژوو یەک دەیگو بە ڕۆژوو نییە. یەک لەوانە ئافرەتێک قاپێک شیری بۆ پێغەمبەر برد صلی الله عليه وسلم لە ڕۆژی عەرەفەدا خواردیەوە. بۆیە عولەما دەفەرمون جگە لە حاجیانی ماڵی خوا هەموو مسلمانێک سونەتە لەو ڕۆژەدا بە ڕۆژوو بێ و ئەجر و پاداشتێکی ئەوەندە گەورەی هەیە کە تاوانی 2 ساڵ دەسرێتەوە. بەڵێ کەواتە مامۆستا ئەتوانین بڵێن ڕۆژی عەرەفە هەلێکە فرسەتێکە بۆ هەموو مسلمانێک نابێت لە دەستی خۆی بدا. بەڵێ یەکەم کار ئەبێ ئەنجامی بدا چییە؟ طبعا ئێمە ئێستا لە کۆتاییەکان داین سونەتە لەو دە ڕۆژەدا ئینسان بە ڕۆژوو بێ و زکری خوای پەروەردگار بکە و قورئان زیاتر بخوێنێ و گەرم و گوڕی زیاتر بە عیبادەتەکان و زیاتر ببەخشێ و هەموو ئەو عیبادەتانە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ ڕۆژێک لە ڕۆژانی ساڵ خێری زیاتر نییە لەو دە ڕۆژە و هیچ ئیش و کار و پیشەیەک ئەجر و پاداشتی زیاتر دەست ناکەی وەک لەو دە ڕۆژەدا. گوتیان ئەی پێغەمبەری خوا حتا تێکۆشان لە پێناوی خواشدا فەرمی وەلە الجیهاد فی سەبیل الله حتا کەسێ لە پێناوی خواشدا تێبکۆشێ و جیهادکە بەقەدەر ئەو دە ڕۆژە خێری ناگاتە ئیلا کەسێک بەخۆی و بە ماڵەکەی بڕوا لە پێناوی خوای پەروەردگار هەمووی نە بۆ خۆی بێتەوە نە ماڵەکەیشی ئەو جار دەتوانێت ئەجر و پاداشتی ئەو دە ڕۆژانە بەدەست بێنێ کە بەیانی ژێچێکە لە ڕۆژانە و ڕۆژی جەژنی ژێچێکە لە ڕۆژانە. دەکەواتە ئینسانی مسلمان دەبێت دەرفەت وەربگرێت فەرسەد وەربگرێ ئەوانە لە دەست خۆی نەدا. ڕاست ئێستا بەیانی عەرەفەی خەڵک دڵە ساڵێکی کەش دێتەوە بەڵام ئەو عەرەفە نیەوی بەیانی دێتەوە عەرەفەی ساڵێکی دیکەیە. بۆ ئینسانی مسلمان بە تایبەتی ئەو دەرفەتانەی کە لە پێشمانە نابێت لە دەست خۆمانی بدەین بە درێژایی تەمەنی ئینسانی ئەو بەیانی کە خوای گەورە بیکاتە قسمەتمان ئینسان نابینێتەوە جارێکی دیکە. دەرفەتی عومرە و پێویستە لەسەرمان بە ڕۆژوو بین تێیدا ئەو هەلە لە دەستی خۆمان نەدەین. خوای گەورە لە قورئانە سوێندی خواردەوە بە چەند شتێک مفەسرین دەفەرمون ئەوەی کە خوا سوێندی پێ خواردووە بەڵگەی لەسەر گەورەی ئەو شتە. دەفەرمێ والضحى دەفەرمێ والليل إذا سجى والليل إذا عسعس دەفەرمێ والعصر دەفەرمێ والشمس هەموو ئەو شتانی کە خوا سوێندی پێ دەخوا یەک لەوانە والشمس وضحاها جا وەرە سەر دەقی ئەو ئاەتش کە خوای گەورە باسی ئەو دە ڕۆژانەوە دەکات دەفەرمێ والفجر وليال عشر ینی کۆنترۆل ژەڵێ والنازعاتی غەرقا. جا دیقەت بدێ بە تێکڕای هەموو ئەو شتانە کە خوا سوێندی پێ خواردەوە و بەڵگەی لەسەر گەورەی ئەو شتانە. جا ئەو دە ڕۆژانش وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دەکا یەک لەوانە بە ڕۆژوو دەبین. هەنگاوی دوم چ بکەین زۆر دوعا بکەین. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم خەیر الدعاء دعاء یوم عەرەفە باشترین دوعا کە ئینسان بیکە دوعای ڕۆژی عەرەفەیە. چۆن نەک بۆ حاجیانی کە لەوێن ئێمەش کە لێرەین چونکە ڕۆژی عەرەفە بۆ هەموو دنیاە کە خەڵکی خۆمان بە کورد زیاتر دەڵێ عالەفە عالەفە بە ڕەمەزانیش ڕۆژێک پێشی جەژن دەڵێ عالەفە خۆی عالەفە نییە نە لە ڕەمەزانێ نە لێرە عەرەفەیە. ئەو عەرەفە بۆچی ناویندراوە چونکە خەڵکێکی زۆر لە مسلمانان بە ملیۆنەها کەس لەسەر کێوی عەرەفە دوعا دەکەن مەشهەدێکی زۆر عەزیم و عەجیب و تەمثیلی ڕۆژی قیامەتە کە ئینسان بە بەرگێکەوە وفاتن عوراتن غوڕڵات تەشبیهێک لە نێویاندا هەیە چۆن لە قیامەتە ئینسان ڕوتە لەوێش تقریبا بەس پەڕۆیەکی تیهاڵاوە لەبەر ئەدەبیە و ئەوجا چۆن لە قیامەتە ئینسان گیرفانی نییە و بەرگێکی کفنی لەبەرە و بەو شێوەیە و هەست بە عەبدایەتی خۆی دەکات لە عەرەفە ئەوان لەوێ دوعا دەکەن ئێمەش لێرە دوعا دەکەین. خەیر الدعاء دعاء یوم عەرەفە. زۆر کەس هەیە لە دەرگای هەموو شتێک دەدا بۆ داخوازیەکانی خۆی مەسەلەن هەیە نەخۆشە هەیە کێشەیەکی هەیە مناڵی نابێت هەیە هەر یەکە و قەرزارە هەیە گرفتارە هەموو ئەوانەی کە ئیشیان هەیە ئەو ئیشیان لای کەس چارەسەر نابێ ئیلا لای خوای پەروەردگار نەبێ با لە دەرگای خوا بدە. مادام بەیانی باشترین ڕۆژە بە تایبەتی کە بە ڕۆژوشی تێیدا هەم پێغەمبەر دەفەرمێ دوعای ڕۆژەوان قبوڵە
و ئەم لە هەمان کاتیش بەیانی کە ڕۆژێکی گەورەیە دووشەمەشە ئەو جار پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثدا هاتووە اللهم اغفر للحاج ولمن استغفر له الحاج خوا لە حاجەکان خۆش بێ و ئەوەی حاجەکانیش دوعای بۆ دەکەم تاکید هەر یەکێک ناسیاوی کەسێک و مسلمانێک چوە لە گەڕەکەکەی بیناسێ کە دوعا دەکا ئەو هەموو دوعای بەیەکەوە بەرز دەبنەوە بۆ لای خوای پەروەردگار جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خراپترین حاجی ئەوەیە کە وا گومان بەرێ خوا لێی خۆش نابێت ئەنی شتێکە دەستە بابی خراپەکاریەوە بۆی ئینسان بە گەشتبینیەوە بڕوانێ دوعا بۆ خۆی بکە بۆ قیامەتی خۆی بکە بۆ دنیای خۆی بکە بۆ مناڵی خۆی بکە بۆ ئایندەی خۆی بکە بۆ هەموو ئەو شتانەی کە لە دەرگای زۆر کەسمانداوە بۆمان نەکراوەتەوە بەیانی دەرفەتێکە کە ئێمە بە دوعاکردن بە قورئان خوێندن بە بەڕۆژوو بوون ئەو ڕۆژە گەورە ڕاگرین حتا شتێکی کە ئەو تەهلیل و تەکبیرەی ئێمە کردمان لەبەیک اللهم لەبەیک ئێخۆ تەنها بۆ عەرەفان بۆ حاجی نییە بە گەورەگرتنی خوای پەروەردگارە ابن عباس دەفەرمێ لەو دە ڕۆژانەدا زۆر بڵێن الله ئەکبەر الله ئەکبەر ئەوەی کە لە جەژندا دەگوترێ لەو دە ڕۆژانەدا بیڵێن یعنی دادەنیشین لە مەجلیسێک لە ماڵە خۆت لەگەڵ منداڵەکانی خۆت کۆ بۆ بێکەوە زۆر ئەو جۆرە زکرانە بکە تاوەکو خوای پەروەردگار قەڵەمی عەفو بەسەر تاوانی هەموو لایەکمان دادێت. مامۆستا مەبەست لە ئاەتێک لە قورئانی پیرۆز چییە کە خوای گەورە ئەفەرمێ الحەج ئەشهور معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. بله ام آياتنا او آيات معناي او پیغام اخوای گەورە دەفەرمێ الحج اشهر معلومات حج لە چەند مانگێکی دیاریکراودا ئەنجام دەدرێت وەکو عەمرە نییە عەمرە لە چوار فەصلی ساڵدا لە هەر دوانزە مانگەکەدا هەر کاتی بچی بۆ عەمرە دەتوانین عەمرەی خۆت بکەیت بەڵام حج ئەشهور معلومات لە شەوالەوە دەچی دوولقەعدە و دوولحیجە و بەو شێوەیە دەست پێ دەکا لەو کاتەدا بەنیازی حەج دەتوانێت و ئیحرام بە حەج ببەستی و بچی بۆ ئەو شوێنە پیرۆزە و لێ بمێنیەوە کاتو بێت و بەرگی ئیحرامت لەبەر کرد لە خلالی ئەو سێ مانگەدا ئەتوو دەتوانی بە بەرجی ئیحرامەوە بچی ئەوە ئەشهور معلوماتە فمن فرض فيهن الحج کەسێ دەچێت حەج دەکا لەوێ دەبێ و حەجە فێری چەند شتێکمان بکە فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج زات و دیقەتمان داوەتە و ئاەتە پیرۆزە جگە لەوەش هەموو ئەو شریعەتە جوانەی ئیسلام هاتۆ بۆ جوانکردنی ئەخلاقی ئینسان لە دوایەوەی کە ئینسان گوتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بۆ مسلمان و هاتە ناو دائیرەی ئیسلامەوە نوێژی لەسەر واجبە نوێژ چمان فێر دەکا دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەو نوێژەی فێری شتی جوانت کا و لە شتی خراپ بتجێڕێتەوە دەکاتە ئیسلام ئەخلاقە دوای ئەوەی کە تو نوێژت کرد زەکات دەدەی زەکات فێر دەکات تۆ ماڵت ببەخشی کە شتێکی جوانە و منت بەسەر خەڵکدا نەکەی کە ئەخلاقێکی جوانە خوای گەورەش لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى فێرمە بن کە خێرێکتان کرد بە چاوی کابرادا بدەن و ئەزێتی دەن بە زمانتان وەرەسەر بەڕۆژوو بوون پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک کە بەڕۆژوو بوو و شەڕیان لەگەڵ کرد با بڵێ ئینی صائیم بۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه أو شرابه. ماسای قوسم بیتی هەڵوێستێ لەسەر ڕۆژوو بکەم لە ڕۆژووی ڕۆژی عەرەفەیە ئینسان هەر لەو بابەتەیە ئەتوانی مەسەلەن پارشێو بکە و ئیفطار بکە و هەر هەمان دابوونەریتی مانگی ڕەمەزان دووبارە بکاتەوە بەڵێ حتى لە پاش سنەتە خۆی بۆ خۆی عیبادەتێکە هەموو پاشێوانە پێغەمبەر دەفەرمێ تەسەحەروا فإن في السحور بركة پارشێو بکەن پارشێوکردن بەڵێ پارشێو بکەن پارشێوکردن خێر و بەرەکەتی تێدایە حتى ئێستاوانی کە چوونە حەج لەما دەفەرمون حەج أو آتي كيستخدم فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج ديسان لحج يجدا إنسان دبي زماني بقري دامني بقري شاي بقري فيري روشتي جوان به همو كوي إسلامتي بريتيا الأخلاق أوش حديثي كي بيغمبرك بيمان دفرمي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق دەکەواتە هەر کەسێکمان دیت مسلمان بوو ئەخلاقی جوان بوو ئەو خودی ئیسلامەتی جێبەجێ کردووە ئەگەر کەسێکمان دیت خۆشی پێ مسلمان بوو بەڵام هیچ لەو شتانەی تێدا نەبوو ئەوە لە فەلسەفە و حکمت و ئیسلام تێنەگەیشتووە لێرەدا شتێکی کە هەیە دەربارەی حەج کە ئێستا زۆر لە مسلمانان لەوێنە و ئیتیصال و تەلەفۆنات هەیە لە بینیان
بەڕاستی حەج عیبادەتێکی گەلە گەورەیە کە لەو دەڕۆژەدا ئەنجام دەدرێت یعنی یەکێکە لە هۆکارەکان چۆن مانگی پیرۆزی ڕەمەزان کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت شەهر ڕەمەضان الذی ئونزیل فیه القورئان مانگی ڕەمەزان بۆیە گەورەیە چونکە قورئانی تێدا دابەزیوە ئەو دەڕۆژانەش بۆیە گەورەیە چونکە عەرەفەی تێدایە حتا پێغەمبەر فەرموویەتی الحەج عەرەفە حەج بریتیە لە عەرەفە لە ڕۆژی عەرەفە لە وقوف لە عەرەفە لە ڕاوەستان لە عەرەفە لە حەجدا چەند شتێک هەیە یەک لەوانە نوێژ هەیە نوێژەکانت دەکەیت و زەکات جۆرێک لە ماڵبەخشین هەیە کە بە پارەی خۆت دەچی بۆ ئەوێ عیبادەتێکە هەم بە پارە دەکرێت هەم بە جسم دەکرێت بەڵام عیبادەتەکانی کە زۆربیان بێک وەجه دەکرێت مەسەڵەن بە ڕۆژوو دەبی بەس جسمە نوێژ دەکەی بەس بە لاشەیە بەڵام حەج هەم بە پارەیە هەم بە لاشەی خۆشت دەچی بۆی حەج زۆربەی شتەکانی تێدا کۆبۆتەوە لە عیبادەتکردن لە ماڵبەخشین لە بە ڕۆژووبوون کە دوای ئەوەی کە حەج تەواو دەکەی بۆ وانەی کە ئیحرامیان بە تەمەتوع بەستووە بە ڕۆژوو دەبن و حەیوانیان سەر نەبڕیوە وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسییان دەکا بەشێک لە ڕۆژوەکانیان لەوێ دەگرنەوە بەشێکیان دێنەوە بۆ ئێرە مامۆستا لە ئەرکانی ئیسلام کۆتاشت حەج بوو عیلەتی ئەوە چییە کە گەیشتووەتە ئەخیر حەج بۆ لە سەرەتاوە نەبوو بەڵێ طبعا حەج لە ساڵی لە کۆتاییەکانی ژیانی پێغەمبەردا واجب بوو لە مەدینە پێشتر حەج واجب نەبووە حەج دروشمێکە بە کۆمەڵ ئەنجام دەدرێ و لە سەرەتادا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەسی لەبەردەستدا نەبوو حتا شاری مەکەشیان لەبەردەستدا نەبوو ئاوارە بوون لە سوڵحی حودەیبیە جارێک ویستیان بە نیازی عەمرە بچنەوە بۆ ئەوەی کە ڕێگەیان پێ نەدرا لە کۆتاییەکانی ژیانی پێغەمبەردا واجب کرا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی خۆیدا یەک جار حەجی کردووە لەگەڵ 4 عەمرە لەوە زیاتر پێغەمبەر 2 حەجی نەکردووە ئەو حەجە پێمان دەڵێ ئینسان لە کۆتایی چۆن لە کۆتایی هەموو واجباتەکاندایە و لە کۆتایی ژیاندا کە ئینسان خوای گەورە دەرفەتی حەجی پێدەدا جارێکی کە گێچی تاوان و معسیەتی هەمووی سفر دەبێتەوە وەتا ئەو ئینسانە کە پێغەمبەر دەفەرمێ فمن حج ولم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه کەسێکە حەج بکە تاوان نەکاتەوە گوناه نەکاتەوە حەجێکی باش بکە حەجێکی خاوێن بکە ئەو ئینسانە سەر لە نوێ سفر دەبێتەوە تازە ژیانی دەست پێ دەکاتەوە لە ڕووی تەمەنەوە گەورە بووە بەڵام لە ڕووی گوناه و تاوانەوە جارێکی دیکە هاتۆتەوە سەر تەمەنی مناڵی خۆی و هەموو تاوانەکانی خوای گەورە یبدل الله سیئاتهم حسنات بۆی کردوون بە چاکە باش کەواتە ئەمە لەسەر بابەتی حەج ئێستا ڕۆژی عەرەفە وتمان سبەینەیە ڕۆژوگرتن تایدا فەزل و کلۆپایەکی گەورەی هەیە هەروەها دوعاکردن دوای ئەوەی کە حاجیان دوعایەکی زۆریان کرد لەوێەوە بەرەوشوی ئەچن مامۆستا لە مەناسکی حەج دوای لە عەرەفە کۆتایی پێدێت چونکە عەرەفە یەکێکە لە ڕوکنە ئەساسیەکانی حەج وانە خۆی ئەمڕۆ پێی دەوتێ یەوم التەڕویە بەڵێ یەوم التەڕویە ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە سەرەتادا هێندێک لە سەحابەکانی نار بۆ مینا تاوەکو لەوێ ئاو پڕکەن تەڕویە یعنی ئاو داکردن و شتی وەخت خۆ ئاو نەبوو خەڵک بە وڵاغ و شتیوە ئاوی دەبر بۆیە حاجی عێراق لە ئەوڕۆ لە عەرەفەن خۆی سونەتە ئەوڕۆ بچن بۆ مینا دوایە بەرەو عەرەفە بەڕێ دەکەون کە عەرەفەیان تەواو کرد ئەوجە دەگەڕێنەوە بۆ مزدەلیفە فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام کە لە عەرەفەمان تەواو کردین بۆ مەشعر الحرام کە مزدەلیفەیە ئەو چیای مزدەلیفەی پێ دەوتێ مەشعر الحرام لەوێوە عیبادەت دەکا و ئینسانە ذکری خوای پەروەردگار دەکا لە ئێستادا کۆمەڵێک ئاسانکاری کراوە بەهۆی کەمی ڕێگاکانەوە بۆوانەی کە پیر و پەکەوتنە لە نیوە شەودا بەڕێ دەکەون دێن بۆ میناوە لەوێەوە شەیتان ڕجم دەکەن لە دوای بەیانیەوە و زاردێن بۆ واجباتەکانی دیکە دەکەن بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت الدعاء هو العبادة الدعاء مخ العبادة هەموو ئەو دەقانەمان هەیە خوای گەورە پێی خۆشە بەندەکەی لێی بپارڕێتەوە دیقەت بدەیە کەسێک کە نەخۆشە چەند پارە سرف دەکات لە دکتۆرەکە لە دەرگای چەند دکتۆر دەدا چەند وڵات دەکات چەند سەیدەلێ دەکات چەند جۆری دەرمانی جیایی و ڕاست کیمیایی بەکاردێنێت بەڵام نیوەی ئەوە ببەخشێ
و بەقەدەر ئەوە لە دەرگای خوای گەورە بدا، خوای گەورە شیفای دەنێرێت. ئەیوب پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کە فترەیەکی زۆر نەخۆش بوو، بەڵام ئەوەی کە شیفای بۆ ئەیوب نار چێە؟ خوایە. دوعای چی کرد؟ خوای گەورە لە قورئانە باسی دەکات، دەفەرمێ وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين. أني مسني الضر دي قد بدي أو دعاء سنت بندایەتی تێدایە بۆ نەیگوت و خوایە تووشی ئەو قوربەسەری و دەربەدەری و ئەوات کردوم و هیچت پێ نێشتم و نەخۆش کەوتمە. ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمين، خوایە من تووشی زەرەر و زیان بووم، تۆش ئەرحەم الراحمینی. یان ئەگەر تەماشاکەین دەفەرمێ مەسەنی الشەیطان بنصب وعذاب، یعنی شەڕ پاڵ دەدا بۆ لای شەیطان. خوای پەروەردگار دەفەرمێ فاستجبنا له كشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثله معهم رحمة من عندنا وذكرى للعابدين. لو همونا خوشي رزقار مان كرت وزياتر مان بيبخشي لو مالك اللي ما ورقت بو بلام أو درسيك بو كسك عابد بي دكاتا قصة بسر هاتي أو بيغمبر لدعاء كردن دستر مشق بو إيما كيما دعاء بكين ورهر لسورة أنبياء دا ديسان باسي سي مان بودكا باسي كسك مان بودكا كا بيغمبرك مان بودكا ككوتو تزكي حوتوا لقولاي درياذا لنمسكي حوتا درقاي شددا وذنوني إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. بويا هركسيك لنا رحتي دابي مهما سزم بي لجير زمين يقدابي لشوي دابي بيسرو شوين بي أو إنسانك دعابك بأو دعابك لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. بو چونکە ئەو پێغەمبەرە بەو دوعای خوای پەروەردگار ڕزگاری کرد لە سکی حوتا هێنایە دەرێ هەرەوەندەش نا جا خوای گەورە لە قورئانە دیسان باسیەوەمان بۆ دەکات دەفەرمێ فاستجبنا له ونجيناه من الغم چۆن وكذلك ننجي المؤمنين. و ئەو زار هەر موسڵمانێک لەو ناخۆشی و تەنگەتاوی دابێ دەفەرمێ ئێمە ڕزگاری دەکەین بەڵام بە مەرجێک لە دەرگای خوای پەروەردگار بدە و خوای گەورە داوا لە خوای خاوەنی جیهام کە خوایە کە هەموو شتێک لە بەردەستی ئەودایە. کەسێ دەبینی مناڵی نابێت، کەسێ دەبینی مناڵی نابێ خوای گەورە هەر لە دوای و باسیەوەمان بۆ دەکات دەفەرمێ زەکەریا إذ نادى ربه ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين. خوای بەتەنیا نەمهێڵیەوە تۆ باشترین میلادگرەکانی. دەفەرمێ فاستجبنا له ووهبنا له يحيى، دەفەرمێ ئێمە شیفامان بۆ نارد وأصلحنا له زوجة خێزانەکەی کە نزۆک بوو بۆمان چاکردەوە. دیسان لەودا بۆمان باز دەکات کە هەر کەسێک بەو شێوەیە بێ و داوا لە خوا بکە ئێمە ڕزگاری دەکەین و مناڵی پێدەبەخشین. چەند کەسمان هەیە ئێستا مناڵی نییە و هیوایەتی ئەوەی ڕۆژە کۆرپەی خۆی لە باوەش بگرێت. من لێرەوە پێیان دەڵێ بەپێی ئەو دەقە قورئانیانە ئەو چیرۆکانی کە لە قورئاندا باس کراون خوای گەورە باسی دوو پێغەمبەرمان بۆ دەکات. پێغەمبەرێکیان ئیبراهیمە، پێغەمبەرێکیان زەکەریایە سەلامی خوایان لەسەر بێ. هەردوو پێغەمبەرەکە مناڵیان نەبووە و تەمەنیان گەورە بووە و خێزانەکانیشان نەزۆک بوون، خوای گەورە بە هەردووکان مناڵی پێبەخشیون. ئەو پێمان دەڵێ ئەی موسڵمان ئەی ئینسان تۆ داوا لە خوا بکە هیچ شتێک مەحاڵ نییە لە لای خوای پەروەردگار. و بەیانی کە ڕۆژی عەرەفەیە پێغەمبەر فەرمێتی خەیر الدعاء دعاء يوم عرفة، باشترین دوعا و پارانەوە ڕۆژی عەرەفەیە، ڕۆژی پارانەوەی. زۆر باشە مامۆستا گیان، بەدەر لەم هەموو نیعمەتەی کە خوای گەورە بەخشیوێتی بە موسڵمانان کە ئەم هەموو ڕۆژە پیرۆزەی بۆ داناون، هەروەها ڕۆژی عەرەفە کە ڕۆژێکی زۆر بەبەرەکەتە، ئەگەر بچینە سەر بابەتی جەژن کە ئێمە سبەینێ عەرەفەیە دوو سبەی جەژنی قوربان. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەر. بابەتەکەی منیش دوو بابەتە، یەکیان ئاداب و دابوونەریتی جەژنە، هەروەها ئەوی تریان زیندوکردنەوەی سونەتێکە لە هەرە سونەتە گەورەکان، ئەویش سونەتی قوربانیکردنە کە حەزرەتی ئیبراهیم هەمومان ئەو قسەیە ئەزانین، حەزرەتی ئیسماعیل هێناوە و بەرە و سەر بڕین بردوێتی و دوایی خوای گەورە کەپشێکی کردو بە فیدای حەزرەتی ئیسماعیل و ئەمانە. لە جەژنەوە دەست پێ ئەەکەم، نوێژی جەژن لە کێوە دەست پێەکە بیزەڵێ؟ بەڵێ طبعاً جەژنی قوربان بەپێی حەدیث 4 ڕۆژە. بەڵێ ڕۆژێکیان پێی دەوتێ یەوم النەحر،
سێ ڕۆژی ئەخیری پێ دەگوترێت ئەیام و تەشریق کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو سێ ڕۆژەی ناوناوە ئەیام و ئەکلین وەشرب ڕۆژەکانی خواردن و خواردنەوە. ڕۆژوگرتنی شتیا جایز نییە مامۆستا؟ ڕۆژگرتن جائز نییە ئیلا بۆ کەسێکە لە حەج بێت بۆوانەی کە لەوێنە و دەمێننەوە لەوێەوە قەزێکی کێدەنا بۆ ڕۆژوگرتن لە ئەیام و تەشریقا جائز نییە لێرە. لە ڕۆژی جەژندا حرامە ئینسان بە ڕۆژوو بێت و سەبارەت بەوەی کە نوێژی جەژن لە کەیەوە دەست پێ دەکات. نوێژی جەژن بە دەقی ئاەتی قورئان پێویستە لەسەر مسلمانان بیکەن. خوا فەرموویەتی فەصەلی لڕەبیکە وەنحەر، نوێژی جەژن بۆ خوای خۆت بکە ئەی موحەممەد، وەنحەر قوربانیش بکە. خیتابە لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و مەبەستی پێ ئومەت. ئینە شانیەکە هو الأبتر، لەگەڵ ئەوەیەتی کە بە پێغەمبەریان دەگوت عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر کوڕی نییە و دوای کەس وەچەی نامێنێ، فەرمووی ئینە شانیەکە هو الأبتر، هاوشانەکانی تۆ ئەوان پاشەکەوتیان نامێنێ و تۆ ناوی تۆ وەڕەفەعنا لەکە ذیکرەک، تۆ هەر بە بەرزی دەمێنەوەی موحەممەد. جوان جا لەسەر بینە سەر قوربانیکردن و نوێژی جەژن. نوێژی جەژن لە دوای نوێژی بەیانیەوە کە ڕۆژ هەڵدێ بە قەدر ڕمێک، واتە ڕۆژ لە کەل دێتە دەر کە 5 دقە بۆ 6 دقە بۆ 7 دقە لە دوای نوێژی بەیانیەوە دەست پێ دەکات لە دوایەوەی کە ڕۆژ لە کەل دێتە دەر و ڕۆژ سەر دێنێتە دەر. علەما بە قەدر ڕمێکیان داناوە، بە قەدر ملی حوشتریان داناوە لەبەر چایمە ئەوەندە ڕۆژ بێتە دەر سونەت و نوێژی جەژن بکەیت. نوێژی جەژن سونەتە بە جەماعەت بکرێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە دەرەوەی مزگەوت نوێژەکانی ئەنجام دەدا نوێژی جەژنەکان بۆ تاوەکو خەڵک زۆرتر بەشدار بێ و تاوەکو ئافرەتی بێ نوێژیش بتوانێت لە خوتبەکەی پێغەمبەردا ئامادە بێ عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام لە ئێستادا کەمتر وایە بتوان لە هێندێک وڵاتی ئیسلامی ئێستاش هەر لە مەلعەبەکان لە شوێنێکی گشتیدا خەڵک ڕادەوەستێ، بەس زیاتر لە کوردستان نەبۆتە عادەت. دەنا مەسەلەن ئێستا هەموو خەڵکی هەولێر هەڵبستە مەلعەبێکی گەورە کۆبێتەوە لەوێ نوێژی جەژن بکە. تاموچێژێکی کەی هەیە، مەسەلەن هەموو خەڵکەکە لەوێ خربێتەوە ئیزدیحامێکی زۆرتر عارفێکی زیاتر. ئێستا لەم گەڕەکەی مەسەلەن ئێرە بڵێن لە شاری سلێمانی لێکێک لە گەڕەکەکان بۆ منە گەڕێکی کازیوە 4-5 مزگەوتی تایە. ئەگەر بێت و هەموو ئەم شارە یان حەدی ئەقل ئەم گەڕەکە هەر هەمویان کۆ ببنەوە بچنە دەشتاییەک چۆڵیەک لەوێ نوێژەکە بکرێ، ئەوە سنەتە، ئەوە باشترە. ئەو پێغەمبەر وای کردو عەلەیهی سەڵات وسەلام. بەس کە ئێستا وا ناکرێ، تۆ دەسی لە مزگەوتێکە ئافرەتانی شوێنی خۆیان هەیە لەوێ نوێژ دەکەن. نوێژەکە بەو شێوەی دەست پێ دەکات تاوەکو پێش سعات 11 دەمێنێ دینیەوە ڕۆی. کەواتە مامۆستا پرسیارەکەی ترم ئەوەیە نوێژی دواخستنی نوێژی جەژن جایزە؟ طبعاً پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی قوربانیەکانتان لە دوای نوێژی جەژن بکەن. بۆ کەسێک کە قوربانی دەکا پێویستە لەسەری نوێژی جەژن بکە ئەوجا قوربانی بکە. کەسێک قوربانی بکە لە پێش نوێژی جەژن ئەوە قوربانیەکەی دروست نییە. چۆن؟ مەسەلەن بۆ نمونە ئێستا وەقتی نوێژی جەژن نەهاتووە، هەر لە نانی نوێژی بەیانی کرد چۆ حیوانەکەی سەر بڕی، ئەو بۆی بە قوربانی حیساب نییە. پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام ئەوە خواردن و سەدەقەیەکە بۆی بەخێر دەنووسرێ، بەڵام ناستە بابی قوربانی کردن. بۆیە سونەتە ئینسان بە تایبەتی ئەوانەی کە قوربانی دەکەن ڕیشیان نەتاشن، موو لە خۆیان نەکەنەوە لە جەستەیان، نینۆچیان نەکەن. ئەگەر وایان کرد چی بکەنەوە؟ نوێژەکە قوربانیەکەیان دروستە، هیچ زیان بە قوربانیەکەیان ناگا، بەڵام سونەتێکیان تەرک کردووە. لە پاشان هەڵبستن قوربانیەکەی خۆیان سەر ببڕن، بڵێن خوایە ئەو قوربانی لە ئێمەوەی بۆ تۆی دەکەین، حەزی لە بێبووی نەکرێ. سەبارەت بۆی کە عولەما دەفەرمون قوربانیکردن سونەتە، ئیلا بۆ کەسێکە هەی بێت و ئیمکانێتی هەبێ لە زانان پیان وایە واجبە. لە حەدیثە هاتووە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم دەفەرمێ من وجد سعة من المال ولم يضحي فلا يقربن مصلانا. کەسێ خوا ماڵی داوەتێ پێی بەخشیوە بەڵام قوربانی ناکە بە لەگەڵ ئێمەش نوێژی جەژن نەکە. ئەوە تەهدیدێکە بۆ جۆرە کەسانە، واتە خوا ماڵی داوێ بۆ قوربانی ناکەیت. یخۆ مثلەن جەژنی قوربان، جەژنی ڕەمەزان بۆ کەسێکە کە چێ هەستی پێ دەکا و کەسێک کە بە ڕۆژوو بووە هەست بە تام و چێشی جەژنی ڕەمەزان بەچێ دەکا کەسێ بە ڕۆژووە. کەسێ هەست بە لەزەتی قوربان دەکا کە قوربانی کردوێ
بەڵام کەسێک کە ئیمکانیەتی نییە و پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام بۆی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستی خۆی حیوانی سەر بڕیەوە فەرموویەتی ئەوە لە باتی ئەو کەسانەی کە لە ئومەتی من توانای قوربانیکردنیان نییە. بەڵێ زۆر باشە. کەواتە دواخستنی نوێژی جەژن ئینسان کە خەواڵوە و لە بەیانی دەتوانێت هەر کات بە خەبەر هات بیکە کە لە مزگەوت پێڕانەگەیش با لە ماڵەوە بیکە، ئافرەتێکە چێش لێ دەنێ با لە ماڵەوە بیکە، دەتوانێت بە تەنیا بیکە، دەتوانێت لە ماڵە خۆیان و بە جەماعەت بیکەن. بۆیە سنەتێکی مؤکدەیە، سنەتێکی مؤکدەی گەورەیە وەلای هەندێک عولەما واجبە بە دەقی و ئاەتەی دەفەرن فەصەلی هەموو ئەمرێک بۆ وجوبە لە قورئانە ئیلا دەبێ چۆن دەڵێ قەرینەیە کە بێ کە لایدا لە وجوب يثاب على فعله ولا يعاقب على تركه. بەڵێ مامۆستا ئادابی جەژن چییە لە ئیسلامە؟ بۆ نمونە ئینسان چۆن مامەڵە لەگەڵ جەژن بکات، چۆن بتوانێت لە ڕۆژانی جەژن خوا لە خۆی زویر نەکات، زیاتر نزیک بێتەوە لە خوا، زیاتر عیبادەت ئەنجام بدا بە تایبەت لە ڕۆژی یەکەم کە دەیەم ڕۆژی مانگی دولحیجەیە. طبعا لە چەند ئەسەرێکە هاتووە کە ڕۆژی جەژن ڕۆژێکی گەلە گەورەیە و حتا ڕۆژی یەکەم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستە باب ریزی ئەو دەڕۆژانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەسفیان دەکات بە گەورەترین ڕۆژ و گەورەترین عیبادەتێدا بە تایبەتی ڕۆژی یەکەمی جەژن و قوربانیکردنیش لە ڕۆژی یەکەمدا خەیری زیاترە وەک لە ڕۆژەکانی کە هەمووی دروستە تا ڕۆژی چوارەم دروستە قوربانی بکە، بەڵام ئەفزەل وایە لە ڕۆژی یەکەمدا بیکە. سەبارەت بە هەندێک ئاداب هەندێک ئاداب هەن پەیوەندیان بە عیبادەتەوە هەیە، هەندێکیان کۆمەڵایەتین پەیوەندیان بە خەڵکەوە هەیە. ئەوانی کە عیبادەتن زۆر تەهلیلکردن بە تایبەتی ئەو تەکبیرانەی کە ئێمە گوتمان چ لەبەیک اللهم دەڵێ چ الله ئەکبەر الله ئەکبەر دەڵێ، بە تایبەت الله ئەکبەر الله ئەکبەر ئەو تەکبیرە زۆر بگوترێتەوە. بۆ نمونە کۆمەڵە خەڵکێک بەیەکەوە دەستنە ماڵێک، کۆمەڵە خەڵکێک بۆ جەژنانە دەستنە شوێنێک لە گوندێک دەسم بۆ گوندێکی دیکە لە ڕێگا بەیەکەوە بە دەنگی بەرز بێڵێن. ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێبێن و مەسعود بمان دەجێڕێتەوە دەفەرمێت لە ناو بازارەکاندا دەنگی تەکبیر و الله ئەکبەر بەرز دەبەوە کە ئێستا ئەو سنەتە زۆر کەمە. خەڵک بێکەوە دەچێتە ماڵان دەچێتە سەرداندا دەنیشێ بەس تەکبیر و الله ئەکبەرکردن کەمە، بۆیە ئەوە سنەتێکە پێویستە زیندوی کەینەوە هەمومان بێکەوە. ئەوە یەک. دوو محاولە بکەی کە لە نوێژی جەژندا ئامادە بین و حضور لە نوێژی جەژندا جلی جوان بپۆشی، بەڵام جارێ بە وەکو عیبادەتکردن سنەتە کە ئینسان بچێ بۆ نوێژی جەژن و خۆشی بگۆڕێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کە ئینسان لەو بۆنانەدا کامە جلکەی لەکن بەڕێزە لەکن گەورەیە بە ئەوا بڕوات بە وتبەرگەی بڕوە، بەس خەڵکی مەستەکە بە جلکێکی شەق و شڕ دەچێ بۆ مزگەوتە بۆ نوێژی بەیانی هەر بۆ قات و بێجامەی پێی چووە نوێژەکەی دەکات تااقەتی نەبێتەوە خۆ بگۆڕێ و دەژمێنێتەوە تا نوێژی جەژن دەکات تۆقە لەگەڵ 200-300 کەسدا دەکات، دوای دێتەوە ماڵێ دەڵێ وەڵام میوانمان دێ با خۆ بگۆڕم عیبە. ئەتۆ هەم خەڵکت دیتوە لە مزگەوتێ بۆ زووتر خۆ ناگۆڕی، خۆ دەقی وتوەکەی ناشچێت، خۆ قاتەکەت نارزێت بۆ لە پیس نابێ بەوەندێ هەوڵ بدە تۆ مادەم تێکەڵی خەڵک دەوی بەرگێکی جوان پۆشە بۆ نوێژی جەژن کە دەڕۆی ئەو کاتە لەبەری بکە. واگەر نوێژەکەمان کرد لەوێ ئەوە جەژنانە دەکا خەڵک بێکەوە لە مزگەوت شتێکی جوانە، خەڵک ڕادەوەستێ بە بندیوارەوەکانی کە تۆقە لەگەڵ یەکتردا دەکەن گەردن ئازایی دەکەن. ئەو ڕق و کین و بغز و غەرەزەی کە لە ناو دڵی ئینسانەکانە دروست دەبێ لە ڕۆژوی جەژندا دەبێ فڕێ بدرێت. یەک لەوانە کە ئەو عیبادەتەمان کرد و هاتینەوە قوربانیەکان دەکا. ئەو کەسێک کە قوربانیەکەی کرد طبعاً بە شێوەیەکی گشتی هێندێک خەڵک لە لادەیەکان خڕ دەبێتەوە یان لە شارەکان گەڕێکێک پێکەوە قوربانیەکان دەبنی یەکجێ، هەمویان سەر دەبڕن و هەمویان لە زەرف و عەلاگە دەکەن و بەسەر هەژاری مەنتیقەکەدا و شوێنەکەی خۆیان تەوزیعی دەکەن. ئەوە شتێکی زۆر جوانە و خەڵک زیاتر بەرەکەتی زیاتری تێدایە و خەڵک زیاتر سوودی لێ دەبینێ. لە پاشان کە ئەوانەمان تەواو کرد ئەو جار لایەنی کۆمەڵایەتی جەژنە لەگەڵ یەکەم کەس کە جەژنانی لەگەڵ دەکەی خێزانتە لە ماڵەکەی خۆتدایە، بڵێن ئەو کەسانی کە بێکەوەن زیاتر زۆرتر لێکتر تووشی دڵگرانی دەبن. وەستایەکە لەگەڵ عەمەلەکەی خۆی، باوچێکە لەگە کوڕەکەی خۆی، خوشکێکە لەگە برای خۆی، مێردە لەگە خێزانی خۆی
کەسە نێزیکەکان بەهۆی تعاملکردن لەگەڵ یەک بەرێککەوتنیشان دەبێت بۆی پێویستمان بەوە هەیە جارجار لاپەڕەیەکی سپی هەڵدەینەوە لە جەژنەکاندا لە جومعەکاندا بەتایبەتی لە جەژنی قورباندا جارێکی دیکە ئەوەی کە ڕۆیش عەفە الله عەمما سەلەف پەڕێکی نوێ هەڵبدرێتەوە و گەردنی یەکتر ئازر سلەی ڕەحم ئەو دەستەدانی کە سوکاری یەکتر بکرێ خزم و دۆست بەتایبەتی ئەوانەی کە نەخۆشن هێندە کەسەیە نەخۆشە ناتوانێت سەردانی کەس بکاوە لە شوێنی خۆی ماوەتەوە سونەتە ئینسان سەردانیان بکاوە لە ئەحواڵیان پرسێەوە بۆوانە ئەجر و پاداشتی زیاتری دەست دەکەوێت. مامۆستا سەبارەت بە قوربانیکردن کەسێک بۆ نمونە لە دوورە وڵاتە حەزەکە قوربانەکەی لە لێرە بکە ئەتوانێ ئەو کەسانی کە لە دەرەوەی وڵاتن دەتوانن لێرە وەکیلێک بگرن بڵێن لە باتی من قوربانیەکەم بۆ بکە تۆ لێرەی دەتوانی لە هەولێر بیکەی لە هەولێری دەتوانی لە دۆهۆک بیکەی لە شارێکی دیکە بیکەی کەسێ دەکەی بە وەکیلی خۆت من داوا دەکەم فڵان کەس ئەو قوربانیم بۆ بکە لە باتی خۆی جاگە قوربانیکە نەزر بێ حکمێکی کە هەیە ئەگە هەر قوربانی کرد بێ ئەو شتێکی دیکەیە ئەگەر نەزر بێت تەنها ئەو وەکیلە وەکو کابرا بۆی هەیە لێی نەخوا لای عولەما دەفەرمون ئەگە بۆ مردوو بێەوە شتێکی دیکە ئیسفادە لێ ناکاو بەڵام ئێمام ئەحمەد دەفەرمێ ئەو قوربانیشی کە نەزری کردووە کابراکوێتی نەزر بێ لەسەرم قوربانی بکەم و لەسەر خۆی واجب کردووە لای هێندێک لە عولەمان بۆی هەیە وەکو خەڵک جێیەک بۆ خۆی بجێڕێتەوە بەڵام قوربانیەکەی دیکە کە هەر قوربانیەک دەکا ناوی هیچی لێ نەهێناوە دروستە بیکاتە سێ بەش بەشێکی بۆ خۆی بجێڕێتەوە دوو بەشی ببەخشێ دروستە بیکاتە نیوەی بۆ خۆی هەڵگرێ بەشەکەی کەی ببەخشێ هەتا زیاتر ببەخشێ خێری زیاترە بەڵام ئەوەی کە بۆ خۆشی دەیخوا و خزم و دۆستانیشی پێداوە دەکە ئەوەشی هەر بۆ بە ئەجر و پاداشت و خێر حساب کەواتە مامۆستا کەسێک دەتوانێت پارە ببەخشێ لە دەستگایەک لە ڕێکخراوێک لە شوێنێک ئەو قوربانی بۆ ئەنجام بڵێ بە تایبەتی مەسەلەن ئێستا چەند دەستگایەکمان هەیە ئیشی خێرخوازی دەکەن وەکو بەخشین تۆ هەڵدەستی پارەکەی خۆت دەنێری بۆ ئەوێ ئەوان دەکەی بەوە چیلی خۆت بۆی قوربانیەکەت بۆ سەر ببڕن ئەوان بۆ ئەرکە هەڵدەستن و لاشیان ئاسانتر دەبێت بە تایبەتی ئەوانەی کە خوا ماڵێکی پێداون و جێگە و ڕێگەکانی ئەوەی نەبێن قوربانی تێدا سەر ببڕن و خەڵکی فەقیریش پێ نازانن بەو شێ بگاتە دەستی مستحقان ئەو ڕێکخراوانە باشتر دەتوانن بەو ئەرکاستن دروستە ئینسان پارەکەی بنێرێ بۆ ئەوێ مەسەلەن مەڕێک بای چەندە ئەگە وڵاخی گەورە بکە بای چەندە ئەوەندە پارە دەنێرێ و لەوێ قوربانیەکەی بۆ دەکرێت هەمان ئەجر و پاداشت و خێری هەیە. مامۆستا قوربانیکردن لەو ئاەتانی کە خوای پەروەردگار لە سوورەتی سافاتە باسی ئەکا دوای ئەوەی کە حەزرەتی ئیبراهیم ئەو چیرۆکە چۆنە حەزەکەین ئەگەر بۆمان بجێڕیتەوە سپاس دەکەین کە وقال إني ذاهب إلى ربي سيهدين ربي هب لي من الصالحين فبشرناه بغلام حليم فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك أم آياتنا أو تشيروكا كخواي قول القرآن بومان دجيرته ئێمە هەرەوەنی بەستەریداتێ پەڕین و بخوێنینەوە و کۆتایی پێبێنین خوای پەروەردگار خەونی پێغەمبەران وحیە پێغەمبەری ئیبراهیم سەلامی خوای گەورەی لەسەر لە خەونی دادیتی کە ئیسماعیلی سەر بڕیوە سەرەتا هەستا خەونەکەی بۆ دەجێڕێتەوە دەڵێ یا بونەیە کوڕژگەی خۆ من لە خەونمدا تۆم دیت سەرم دەبڕی یەکسەر کوڕەکەی تێدەگا کە مەبەستی خەونی باوکی وحیە و خوا ئەمری پێکردووە دەفەرمێ ئەی بابە قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين بابا ئیشەکەت جێبەجێ بکە ئینشەڵڵا میش ئارام دەگرم طبعا چووکەوە بەسەر هاتە بیستراوە زۆر تەنها ئەوەی کە جێگای دەرس و عیبەر و عیڤاتە بۆ ئێمە ئەوەیە کە ئەو پێغەمبەرە تەماشاکە کوڕەکەی خۆی وا پەروەردە کردووە و ئامادەیە بۆ خۆی قوربانی بکە حتا بە جەرجی خۆی ئایا ئەگەر هاتبا و ئەو قوربانی سەربڕی با و کە ئێستا بۆمە سونەت بە مناڵی خۆمان کردبایە قوربانی دەمانتوانی ئیمتیحانێکی زۆر قورسە بەڵام لە ئێستادا بۆتە شتێک بۆتە بەرانێک بۆتە مەڕێک بۆتە بزنێک بۆتە ئەوە کاوڕێک ئەتوو هەڵناستی ئەوەش بکەی لەوە خوای پەروەردگار نیعمەتێکی لەگەڵمان کرد پێمان دەڵێ ئەگەر هاتوو تۆ هەستای حیوانێکە سەربڕی وەکو ئەوەی وایە کە مناڵی خۆت بەخشی بێت چونکە کەسێک کە ماڵی بەخشی دڵنیا بکە نەفسیش دەتوانێت بەخشێ بەڵام کەسێک کە نەتوانێت ماڵەکەی ببەخشێت چونکە لە قورئاندا بڕۆ تماشای زۆربەی کەلیماتەکان کە باسی تێکۆشان دەکات لە پێناوی خوای دەفەرمێ بئەموالیکم و ئەنفوسیکم
بۆ بە ماڵ و بەنەفس کەسێ نەتوانێت ماڵ ببەخشێ ناتوانێت نەفسیش ببەخشێ کەسێ نەتوانێت حیوانێک بکاتە قوربانی ناتوانێت ڕۆڵەکەی بکاتە قوربانی ناتوانێت ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنێ شتێکی دیکەی تێدا وەکو دەرس و ئامۆژگاری تێدا ئەویش ئەوەیە کە ئینسان بە تەواوەتی تەسلیم بە ئیرادەی ڕەب العالەمین بوو ئەوەیە کە خوای پەروەردگار لە کاتی زەحمەتیدا ومن يتق الله يجعل له مخرجا لەو کاتە ناخۆشیانەدا خوای پەروەردگار دەرگایەکی بۆ دەکاتەوە و ڕزگاری دەکات. مامۆستا بە قەرز دەکرێت؟ قوربانیکردن بە قەرز دەکرێت وەک عولەما دەفەرمون چۆن حەج بە قەرز دەکرێت قوربانیکردنیش بە قەرز دەکرێت بەڵام لەسەری واجبنی ئەوانی پێویست نییە چونکە لای هێندێک لە عولەما پێیان وا قوربانی واجبە بۆ کەسێک کە هەیەی بەڵام کەسێ نەیبێت سنت نییە بۆی بیکە بەڵام کە بیکە هەمان ئەجر و پاداشتی هەیە بگرە زیاتریش چونکە ئەو کەسە زیاتر ئیرادەی کردووە و لە تااقەتی خۆی زیاتر هاتوتە پێش کە ئەجر و پاداشتی زیاتریشی لەسەر وەردەگرێت. ئێمە بەرەو کۆتایی ئەڕۆین مامۆستا تێبینیە شتێک لای جەنابەت گرنگ بێ باسیکەی بینەرانی پێ ئاشنا بکەیت چییە؟ وەڵی شتێک ماوە کە پێم خۆشە زیاتر هەڵوێستی لێگە بکەم دەربارەی ئەو عیلاقە کۆمەڵایەتیانەی کە تێک دەچێت تایبەتی ئێمە لەسەر دەمێکدا دەژین کە عەسرێکە ئەنواع زۆر شت دەبیستین ئەنواع زۆر شت دەبینین کە پێویستیمان بۆ هەیە کە گردنی یەکتر ئازاکەین و لاپەڕی نوێ لەگەڵ یەکتردا هەڵدەینەوە بە تایبەت ئەوانەی کە خزم و کەس و کاری یەکترن زۆر کەس هەیە لە یەکتر عاجز دەبێت لەسەر چی لە یەکتر تووڕە دەبین ئەوانەی کە بینی ئینسانەکان تێک دەدا شتی دنیاین بۆی ئەو شتە دنیایانە پێویستە بۆی کە ئینسان دڵی خۆی گەورەکە و یەکترمان بەو شەرت و مەرجانە نەوێکە یەکترمان بۆ شڕت و مەرجانە نەوێت کە وڵا تۆ ڕەفیقی من بە هاوڕێی من بە لەگەڵ من بە بەو شەرتەیت من تۆم دەوێت کە هیچ هەڵەیەکم بەرامبەر نەکەی بۆیە کە ئێمە لێک عاجز دەبین یان لەسەر ئەوەی داخوازی کچت لێ کردووە نەیداوێ یان لە شوێنێکی غەیبەتی کردووی یان بوختانێکی پێ کردووی یان داوای قەرزت لێ کردو نەیداوەتێ یان ئەنی شتێکی دنیاییە ئەوانە هەموو دەتوانێت ئینسان گردنی یەکتر ئازاب بکە و لاپەڕەیەکی سپی هەڵبداتەوە و ڕۆژێکی گەورەیە ڕۆژی یەکتر بەخشینە کەسێک کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ لەسەر زەی بە زەی بێکتردا بێتەوە ئەوەی لە ئاسمانەکانیشە بە زەی پێیدا دێتەوە کەواتە ئێستا جەنابەت گردنی من ئازاکەی ئێمە گردنی هەموو کەسێک ئازا دەکەین لەو حەق و مافانەی کە دنیای بۆ خۆم دەبێت گردن ئازاکەی گردنی هەموو موسڵمانێک ئازابێت ئینشاءالله دەست و چاوت خۆش بێت لە کۆتایی بەرنامەکە داینەگەر هەندێک دوعامان بۆ بکەی خی گەورە لێ ڕازی بێ ئینشاءالله. بسم الله الرحمن الرحیم. دەپارڕینە خوای پەروەردگار دەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفاتە بەرزەکانت خوایە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بی خوایە آخر خێرمان کەی لەسەر خێر بمان ژێنی لەسەر خێر بمامرێنی خوا هەر کەسێک چاکەی بۆمان دەوێت چاکەی بێنێ ڕێ خوا هەر کەسێک خراپەی بۆمان دەوێت هیدایەتی دەی کە قابلی هیدایەت نیە خوا لە نایبەری یا ڕەبی خوایە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول کەی حەجی حاجەکانمان قبول کەی ئەو حاجیانەی کە ڕۆیشتین بە سەلامەتی بڕۆن بە سەلامەتی بێنەوە بە گوناه هەو ڕۆیشتین خوایە بەبێ گوناه بێنەوە یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفاتە بەرزەکانت ئەو وڵات و نیشتیمانەمان بپارێزی لە هەموو ناخۆشیەک لە هەموو نەخۆشیەک لە هەموو دەردەسەریەک یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفاتە بەرزەکانت آخر خێرمان کەی لەو کاتە بمامرێی کە تۆ لێمان ڕازی تاعەت و عیبادەتی ئەو دەڕۆژانەشمان لێ قبول کەی دڵە تەنگەکانمان خۆشکەی خەم و پەژارەکانمان بکەی بە خەندا ناخۆشیەکانمان بکەی بە خۆشی یا ڕەبی خوایە آخر خێرمان کەی لەو کاتە بمرین کە بتوانین بە زمانێکی فەسیح و ڕەوان بڵین ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفاتە بەرزەکانت هیدایەتی گەنجەکانمان بدەی عاقیبەتی پیرەکانمان خێرکەی و لەسەر خێر بمانژێنی بمامرێنی اللهم آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی باس و خواست بە هیوای ساغ و سەلامەتی بۆ جەنابەت بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی باس و خواست لە کۆتاییدا پێم خۆشە دووبارە و تەهلیل و تەکبیرە دووبارە بکەینەوە و کۆتایی بە ئەڵقەی ئەم جارە بهێنین. لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك
إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. خواتان لەگەڵ